دەچینە لای بەڕێز دکتۆر ڕێبین ڕۆستەم دکتۆرا لە جوگرافیای سەربازی لە ڕانیەوە لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش، نازام کرد لە گفتوگۆکەمان بوو لەگەڵ کاگەتوانیان نا، ینی دەپرسم بۆ تۆ کاتی ئەم هێرشە شۆک بوو یان نا ئاسایی بوو، چاوەڕوانکراو بوو، کاتەکەی دەقیق بوو، گونجاو بوو، چاوەڕوان دەکرا کە لێ بدرێ؟ بەڵێ ئەم کاتتان باش، بەڵێ گوێم لێ گفتوگۆکانتان بوو، دەستان خۆش بێ. بەڵێ بێگومان بۆ ئێمە شۆک نەبوو لەبەرەوەی جەنگی 12 ڕۆژە، جەنگی 12 ڕۆژە کە توانین بڵێن گەڕی یەکەمی جەنگ شتێک بوو بۆ ئامانجێک دەستی پێ کرد، ئامانجەکە بەدینە هات بوو، ینی ناتەنیاهۆ نەی شاردەوە کە ئەم جەنگا بۆ لە ناوبردننی سەکۆ موشکیەکان و موشکی بالیستی و دەتوانین بڵێن بۆ چەکی ئەتۆم بوو یان بڵێن بنکانی پیتاندنی یۆرانیۆم بوو. ڕاستە بنکەکان لە ناو بران و بەشێک لە موشکی بالیستیکان دەتوانین بڵێن سەکۆکان کرانە ئامانج، بەڵام ئێران چکێکی لە ڕادە بەدەری پێشکەوتوی هەیە، چونکە لە کۆتاییەکانی جەنگی 12 ڕۆژە بە کۆمەڵێک جۆر لە موشکی بالیستی پێشکەوتوی هایپەرسۆنیک هێرشی کردە سەر ئامانجەکانی لە ئیسرائیل کە دەتوانین بڵێن ترسەکە زیاتر بوو. ڕاستە جەنگەکە وەستا، بەڵام بۆ ماوەیەکی کاتی بوو، بە شێوەیەکی تاکتیکی بوو کە هەردوو لا پێویستیان بۆی بوو ئەو ماوەیە جەنگەکە بوەستێ. بەڵام لە گەڕی دووەمدا ئەگەر سیر بکەی دوای ئەو دانوستانانەی کە لە نێوان ئەمریکا و ئێراندا کرا، دەتوانین بڵێن جەنگەکە گۆڕا لە شێوازێکی تر، ینی چونکە هیچ ئامانجێک بەدەست نەهات، چونکە یەکێک لە پێناسەکانی جەنگ ئەوەیە کە جەنگ سیاسەتە، بەڵام دوای ئەوەی کە گفتوگۆ یەکلایی نەبەوە جەنگ دەست پێ دەکانی. بۆ نمونە هەر سیاسەتە، بەڵام بە پێکدادان ڕوودەدا. ینی بۆ نمونە ماوەیەکی زۆرە گفتوگۆ دەکرێت لە بینی ئەمریکا و ئێران، بەڵام گفتوگۆکان ئەنجامێکی وان بەدەستەوە نهات. بۆ نمونە ترامپ نەی شاردەوە کە ئەمریکا ئێران کات دەکوژێ و گفتوگەکان درێژە پێدەدا بۆی کە خۆی نەدا بەدەستەوە و خۆی پێشکەوتوترکە لە بەدەستێنانی چەکە پێشکەوتوەکانی، وەکو بەتایبەتی موشکی بالیستی پێشکەوتو و زایدەن هەوڵدان بۆ زیاتر پیتاندنی یۆرانیۆم و گەیشتن بە چەکی ئەتۆم. بۆیە دەتوانین بڵین ئامانجەکە نهاتەتی و ئێستاش تاوەکو ئێستاش، ینی لە هەردوو ئەوەی کە دوێنێ ترامپ و نەتەنیاهۆ باسییان لێوە کرد، ئامانجەکە دەتوانین ئامانجی ئەمریکا دەتوانین بڵین گۆڕاوە. لە گەڕی یەکەمدا ئەمریکا ئامانجی ئەوە بوو کە بەس لێدانێکی کەم بێ بۆی ئێران بێتە سەر، ینی بێتە گفتوگۆ بکە و خۆ بدا بەدەستەوە. بەڵام ئیسرائیل هەرچەندە هەوڵیدا لە قۆناغی یەکەمدا لە گەڕی یەکەمدا ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بڕوخێ، بەڵام ئەوە سەرکەوتن و بەڵام ئێستا هەردووکیان نیان شاردوتەوە کە ئامانجیان ئەوەیە لەم گەڕەدا ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بڕوخێن، کۆتایی پێبێن. بۆیە دەکرێ ئەمە بڵێن شۆک نەبوو و پلانەکە دیاریکراوە و هێنانی ئەو هەموو هێزە بە بڕوای تۆ، ینی بە بڕوای تۆ بە پێی و هێرشانەی کە کراوە لە دوو ڕۆژی ڕابردوودا بە ئێستاشەوە کە بەردەوامە هێرشەکە بۆ کۆتایی هێنانە بە نیزامەکە ئیسرائیل و ئەمریکا خواسی خۆیان نەشاردۆتەوە بۆمە، بەڵام ئەم هێرشانە ینی دەتوانێت و نیزامە کۆتایی پێ بێنێ، یانەوەی ئیسرائیل و ئەمریکا کە ناوبەناو داوا لە خەڵک دەکەن، دەڵێن وەرن دەرفەدا تۆتە پێش، چەندنەوەیەکی دیکەم دەرفەتیان بۆ نایەتە پێش، وەرنە سەرشەقام. ئەگەر خەڵک نەیەت بە تایبەت ڕەنگە کوشتنی ڕابەر تاعاتفی خەڵک، هەندێک تاعاتفی خەڵک بجوڵێنێت هاوسۆزی بۆ نیزامەکە دروست بکە، ینی پێ دوایە بە گۆڕینی نیزام کۆتایی پێدێت، یان ئەمریکا و ئیسرائیل دەگەن بە ئامانجەکانیان نیزامەکە وا لێ دەکەن سازش بکە و بە خواستەکانی ئەوان ڕازی بێت. خۆی کاگڕام کۆ نیزامی کۆماری ئیسلامی ئێران بە سێ ڕێگا دەگۆڕدرێ. ڕێگای یەکەمیان ئەوەیە کە لە ئاسمان وەگەوەی ئێستا هەیە، لە ئاسمان هێرش دەکرێت، وەکو لە عێراق ڕوویدا لە ئاسمان هێرش دەکرێت، دواتر بە هێرشی بەڕی هێرش دەکرێتە بۆ ناو وڵاتەکە و نیزامەکە دەگۆڕدرێ. ئەمە ئەمریکا
پێم وانە ئەمەی واز لێهێناوە ئەم شێوازە جێیشی ئەمریکی بەکارنانێ لە هێرشی بەڕیدا ئەگەر سیر بکەین لە دوای هێرشی ئەفغانستان و عێراق وەوانە لە ڕۆژ ئاواشدا ئەومان بینی هێزی سەبوون منە پشتیوانی هێزی پێشمەرگەی کوردستان دەکا ڕاهێنان و لۆجستی ئەوانە و لە ڕۆژ ئاوای کوردستان بە هەمان شێوە بۆی ئەم ئیشیان بۆ بکەن بەس لە ئاسمان و بە شێوەی ڕایشکاری لەگەڵیان دەبێت کەواتە ئەمە خاڵی یەکەم ئەمریکا ئەمە ناکە خاڵی دووەمەوەی کە ناتانیاهۆ و ترامپ پیشنیان شاردێتەوە لە ماڵ قسەکانی ترامپ لە ماڵەکانی خۆتان بمێننەوە تاوەکو ئێمە ئامانجەکان دەپێکین دواتر حکوومەتەکە تەسلیم ئێوە دەکەین و ناتانیاهۆ داوای لە فارس دوایەوە کورد بەلوجەکان و ئەهوازیەکان کرد کە دەست بەسەر دەسەڵاتدا بگرن و دەسەڵات تەسلیمی ئەوان دەکەن و داوای مافی چارەی خۆنووسینی خۆیان بکەن و ئەگەر ئەوە ببینین ئەم ڕێککەوتنەی حیزبە کوردستانەکان حیزبە کوردستانەکانی ڕۆژهەڵا دەسەن ڕۆژی پێشتر ئەوەی بەبیر ئێمە هێنایەوە ئەو کاتەکە بیرمانە معارەزەی عێراقی لە لەندەن کۆبوونەوە بۆ لێدان لە عێراق ئەمە تقریبەن شتێکی هاوشێوەیە دەتوانین بڵێ پێشوەختە ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ هەموو حیزبی معارەزەی ئێرانی کۆبوونێتەوە بۆی کە ئەم نیزامە دەبێت بگۆڕدرێن ئەوەی سێمیش کە وەکو خۆت باست کرد کوشتنی ڕێبەر و کوشتنی بەرپرسە باڵاکان و ئەوانەی کە دژی گۆڕینی نیزامن دەکرێت سازش بکرێ دەکرێت بێتە بەربار و داواکاریەکانی ئەمریکا و ئیسرائیل قوبڵ بکەن و ئەمە وا دەکا کە دەتوانین بڵین نیزام بگۆڕدێ ئەوان بەدوو ئامانجەوەن کە ئەمریکانی شاردۆتەوە کە لە ناوبردننی موشەکانەوە ئیسرائیل بە هەمان شێوە یعنی بەدوای ئەم گۆڕانکاریانەوەن ئەگەر ئەمریکا پێشوەختە بەدانوستان ئەوانەی بەدەستهێنا بە دەکرام هێرشانە ڕووی نەدابە باشە دکتۆر ینی بە پێی خوێندنەوەی تۆ کە دکتۆران لە جوگرافیای سەربازیدایە هەندێک دەڵێن ئێران دەیەوێت کاتی زیاتر بەدەست بێنێ لە درێژکردنەوەی وادەی شەڕەکەدا ئیسرائیل و ئەمریکا ڕەنگە نەتوانن وەکو پێویست ینی تەحەکم بە ئاسمانەوە بکەن و هێزی پێویستیان لە بەردەستدا بێ لە ئێستەدا بۆیە ئێران ینی شەڕیەوە دەکا وادەکە درێژ بکاتەوە یان ڕابگیرێ ئێستا یان وادەکە درێژتر بێ لەو وادەیە کە ئەمریکا و ئیسرائیل بۆیان داناوە چونکە ئەمریکا و ئیسرائیل پێشتر وتبیان لە 4 ڕۆژە یان لە هەفتەیەکا دەبێت کۆتایی پێ بێ ئەگەر ئێران بتوانێت با ڕێگەیەک بێ مودەی مانەوەی خۆی درێژ بکاتەوە پێ دوایە دەگا بۆی کە ڕێککەوتن جۆرێک لە ڕێککەوتن بێتە ئاراوە یان ئێستایی تر دەرفەت بۆ ڕێککەوتن ماوە کە ڕابەری وڵاتەکە کوژراوە خۆی کوشتنی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران شۆکێکی گەورە بوو بۆ دەتوانین بڵین بۆ مەسەبی شیعە لە عالەم چونکە دەکرێت وەکەنێکتۆن دەڵێ کە ئەم پێکدادانەی لە مەودووە لە ئایندەدا ڕوودەدا ببێتە پێکدادانی نێوان شارستانیەکان و پێکدادانی نێوان ئاین و ئاینزاکان کە ئەمە دەکرێت ئێران ئەمە بقۆزێتەوە کە ڕابەری شیعە کوژراوە لە ئێران دەشکرێت پزیشکیان قسەیەکی لەم شێوەیە کرد کە جەنگێکی مەسهەبی ئاینی دروست بکاوە ئێران ئەمە بقۆزێتەوە جەنگەکە فراوان کە وەک باست کرد بڵین دەتوانین بڵین بیکاتە جەنگێکی درێژ کە ئەمام پێم وانە لە قازانجی ئەمریکا و ئیسرائیل بێت چونکە خۆش باست کرد سەرچاوە عیبریەکانیش ئاماژان پێکردووە کە ئەمە لە 4 ڕۆژدا ئەمە دەبێت کۆتایی پێبێ چونکە هاتنی ئەو هێزانی ئەمریکا و مەسروفی ئەمانەوەی ئەم جێیشە ینی دەتوانین بڵین تێچوەکی زۆری هەیە و ترامپ لە ناو خۆدا لەوانەیە زۆری لەسەر بکەوێت ئەگەر بە تایبەتیش کە پێم وایە هەڵبژاردننی کۆنگرێس و ئەوانە هەیە لە مانگی 11 بۆیە دایانەوێت هەرچۆنێک بە ئەمریکا و ئیسرائیل لە ماوەیەکی زوودا گۆڕانکاریەکان بکەن و ئەوەی باسی شت کرد بەڵێ ڕاستە ئێران دەیەوێت درێژە بە دەتوانین بڵین بە جەنگەکە بدا و پێشم وایە ئێران لەم قۆناغی ئێستادا توانیان هەیە چونکە ڕاستە لە شوکێکی گەورەدانە بەڵام ئێران پێشتریش تووشی هەرچەندە تووشی حاڵەتێکی وا گەورە نەبوون بەڵام زانە ئەتۆمیەکانیان کوژراوە فەرماندە سەربازەکانیان کوژراوە هەتاوەکو لە وەزیر و پێشتریش لە جەنگی 12 ڕۆژەدا تووشی حاڵەتانە بوونە بەڵام توانیشی بۆ ماوەی خۆ بگرێتەوە بەڵام ئەوەی کە ڕوونە لێرە ئێران نەیتوانێت لە دوای جەنگی 12 ڕۆژە هیچ گۆڕانکاریەکی گەورە
ئەوەی کە دەگوترا بۆ نمونە سیستەمی بەرگری پێشکەوتوو دەکا و موشکی پێشکەوتوی هەیە و هێتا ئێستا نەمان بینیوە بۆیە پێم وایە هەتاوەکو ئێساش ئاسمان و هین بەدەستی ئەمریکان و ئیسرائیلەوە هەیە بۆیە دەتوانین بڵین بەڵێ ئێران دێوێ ئەوە بک بەڵام ئایا دەچێتە سەر ئایا لە ناو خۆدا چکە ئێمە بینیمان شەقامی ئێرانی دابش بە بۆ دوو لایەن ئەم بەشێکی ئەوەیە کە لەگەڵ ئەوەن بەڵێ ڕژێمەکە خێرا بڕوو خێو کۆتایی پێبێ کە ئەمەش لە چەند ڕۆژی ئایندەدا لەوانەیە ئەوە ڕوون بێتەوە ئاگەر لە تارانی پایتەخت خۆپشاندانی گەورە ڕوو بدا یان ئەمریکا و ئیسرائیل داوا بکەن خەڵکی ئێران بێتە دەرەوە چەک هەڵبگرێ ئەمە لەوانەیە پێم وایە گۆڕانکاریەکان خێراتر دەکات. باشە دکتۆر پەیوەست بە پسپۆڕێتی بەڕێزت کە جوگرافیای سەربازیە ئێران دەبینین لەم جەنگەدا یعنی وەکو هەندێک دەڵێن بە دەستەواژەی شەلم کوێرم دەست ناپارێزم یان بریندارە بە هەر لایەکە دەست دەوەشێنێ وڵاتانی ینی هێرشی بۆ سەر چەند وڵاتێک دەست پێ کردووە پێ دووە ینی ئەمە فراوانکردنی جەنگەکە نییە لە خۆی ئەمە قورسترکردنی جەنگەکە نییە لە خۆی یان دیوی دووەمێتی کە دەڵێ فریاکەون هەوڵ بدەن ئەمریکا و ئیسرائیل ڕازی بکەن بۆەوەی ڕێککەوتن بکە ینی مەترسی لەسەر ئێوەشە ئێوەش ئارام نابن فریاکەون و ڕێککەوتن ڕابگەێنن. خۆی کاگرامکۆ قسەکەی تو هەردووکی دروستە ینی ئەوەی یەکەم دەتوانین بڵێن ئێران کە هێرشی کردوت وەگەر سیرکەین هێرشی کردوتە سەرکوێت هێرشی کردوتە بیانی خەلیز بەگشتی بۆ نمونە سعودیا ئیمارات قەتەر بەحرین ئوردن عێراق وەزایدن ئیسرائیل ئەوەی کە هێرشی نەکردوت سەرێت تورکیایە ئەگەرنا ئەوەی کە بنکەی ئەتۆمی هەبێت لە ئەین بڵێم ئەفۆن بنکەی سەربازی ئەمریکی تێدا بێ هێرشی کردوتە سەری کە ئەمە بەڵێ بێگومان ئەمڕۆ پێش ئێستاش ئاگادارم کە هێرشی کردوت سەر بنکەیەکی سەربازی بەریتانیەکانیش کەواتە ئەمە ئەگەر ئەم هێرشانە بەردەوام بێ بۆ سەر ئەم وڵاتانە دۆستایەتی لە نێوان ئەم وڵاتانە و ئێران نامێنێ و لە کرێ بەرەیەکی هاوپەیمانی دش بە ئەم ڕژێمی ئێستای ئێران دروست ببێت لە ناوچەکە کە ببنە هاوپەیمانی ئیسرائیل و ئەمریکا و ئەوانیش ناشاردوەوە بەشێک لە بەرپرسانی ئەم وڵاتانە ئاماژیان بۆوان کردووە کە مەسەلەن ڕەتمان دەبێ و دەتوانین بڵێن ئەمە خاڵی کەمان نیشان دەدا لەوانەیە ئێران حسابی ئەوەی کردبێ کە ئەمە بەرەو کۆتاییە یعنی ئەوەی کە لە توانای داهەیە بیکە ئەوەی لە توانای داهەیە بیکە و دەشکرێ بێگومان فشارێکیشە بۆ سەر ئەم وڵاتانە کە زەخل لە ئەمریکا و ئیسرائیل بکەن کە کۆتایی بەجەنگ کە بێنێت چونکە لە بیرمان نەچێ بەڕاستی کاگرامکۆ ڕوبەری ئەم وڵاتانی کە ئێران هێرشی کردو سەری بۆ نمونە قەتەرە بۆ نمونە بەحرینە ئیماراتە بە تایبەتی قەتەر و کوێت و بەحرین ڕوبەریان زۆر بچووکە ئەگەر ئەم هێرشانەی ئێران بەردەوام بێ زیانێکی لە ڕادە بە دەربەم وڵاتانە دەگەێنێ بۆیە ئێران ئەگەر ئەمە بەردەوام بکە هەردوو حاڵەتی کە باسم کرد بەدیدێ ئەم پێم وایە هاوپەیمانێتێکی فراوانتر دش بە ئێران لەوانەیە دروست ببێ و دەشکرێ ببێ بە زەختێکیش ئەمریکا کۆتای بێنە بەڵام ئەوەمان لەبیر نەچێ بۆچی هێرشی نەکردوتە سەر تورکیا ئەوەش بۆ خۆی جێگەی پرسیارەکە بنکەیان سەرلیگ باشە من بپرسم هەندێک دەڵێن ئێران دەزانێت تورکیا جیاوازترە هێزێکی کاریگەرترە و وڵایەکی استراتیژی زیاتری هەیە وەکو سنوور لەگەڵ ئێراندا و تورکیا ڕاستەخۆ وەڵام دەداتەوە بێگومان تورکیا وڵاتێکی بەهێزە بەڵام لە بیرمان نەچێ سعودیەش وڵاتی یەکێک لە وڵاتە بێزەکان بەڵام ئەوەی کە جیاوازە لە تورکیاوەیە تورکیا ئەندامی ناتۆیە لە مەسەلەن لە حلفی ناتۆدا هێرشکردنە سەر ئەندامێک لە ئەندامەکانی ناتۆ هێرشکردنە بۆ سەر هەموو ناتۆ بۆیە ئێران پێم وایە ڕەچای ئەوە بکە ئەمە بە خاڵێکی گرنگ جگە لەوەی کە تورکیا بۆ خۆی وڵاتێکی بەهێزە بەڵام ئەگە ئێران هێرش بکە هێرش دەکاتە سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا بوو بە تایبەتی بنکەیان سەرلیگ لە تورکیا بەڵام پێم وایە هێرشکردنە سەر تورکیا وای بۆ دەچین کە هێرشکردنە سەر هەموو ئەندامانی ناتۆیە بۆیە شتەکەی هەندێک کە لێ قورس دەبێت لە ئێران پێم وایە لەم قۆناغەدا هۆکارەکەی ئەوە بێەوە تورکیاش خاڵشکە هەیە تورکیاش بەڕاستی لە قسە سەرەتاییەکان وان ئەو قسانی کە هەم لە ئەردۆگان بیستراوە هەم لە وەزیری دەرەوەی تورکیا بیستراوە کە هاوسۆزیەکی زۆریان بۆ ئێران هەیە
تەنها من ئەوەی دەبینم لەبەر ئێران نییە بەڵکو ترسیان هەیە لەوەی کە ئایا کورد لەم پارچەی کوردستان ئەگەر ئەم ئینانە بەردەوام بێ ئەم هێرشانە بەردەوام بێ و کۆماری ئیسلامی ئێران بڕوخێ دەکرێت پارتەیەکی لە کوردستان ئازاد ببێ وە کوردەکان دەسەڵات بگرنە دەست ئەو کاتە سەری تورکیایە بۆیە تورکیا شینی پێم وایە شینی ئەوە دەکات بە ئیدیۆمەکردیەکەی ئەوە سەرنجڕاکێش بوو کە دەڵێ سەرەی تورکیاش دێ زوو ئەوە ڕوودەدا لە دوای ئێرانەوە ڕوودەدا یان چۆن ڕوودەدا بە بڕوای تۆ هەندێک دەڵێن تورکیا زۆر بەهێزە وەوە خۆش ئاماژۆ پێکرەندامی ناتوەیە ڕەنگە ئەمە ڕوو نەدات کاگەڕامکۆ ئەوەی کە ئەم ڕووداوانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر کە دەجوڵێنێ و بەرەو پێشی دەبا هەم لە هێرشکردنە سەر غەزا لە ناوبردننی حەماس لە ناوبردننی حیزبوڵڵا یان گتوانین بڵێن لاوازکردنی تاوکو ئێستا حیزبوڵڵا ماوە بەڵام بە تەواوەتی لاوازکردنی حیزبوڵڵا و ڕوخانی ڕژێمی ئەسەد یعنی ئەمانە بەشی بلێدان لە ئێران ئەمانە بەشی هەرە زۆریان ئیسرائیلە بۆیە ئیسرائیل نەیشاردێتەوە زۆر بە وازحی لە وتەی سەرکردەکانی ئیسرائیل ئەوە بەدی دەکرێت کە لە دوای ئێران سرەی تورکیایە تورکیا ئێرانێکی ترە ینی ئەمانە نەشێردراونەتەوە یان نەشاردراوەتەوە ئەمە بۆیە گومانی تێدانە چونکە ئیسرائیل نەسەر ینی دەتوانین بڵێن یەکێک لەو نەزەریانەی کە لە جیۆپۆلیتیکدا دەڵێ پارچەی کەوزاڵ بەیان بەشبەشی کەوزاڵ بە بەسەریدا چونکە دەیەوێ ببێ بە بەهێزترین هێزی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچ وڵاتێکی ئیسلامی یان هیچ وڵاتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەبێتە گرفت بۆ ئیسرائیل پێشم وایەوە لە سووریادا ڕوویدا کە سووریا دەبینین بە شێوەیەکی وازحەوە بەرەو دابەشبوونێکی تەواوەتی دەڕوە ئەگەر ئێران بڕوخێ بە دڵنیایی و ئێرانیش دابەش دەبێت چونکە نایانەوەی ئێرانێکی بەهێز جارێکی تر ئێرانێکی بەهێز دروست بێتەوە ببێتە بە مەترسی بۆ سەر ئیسرائیل و بە هەمان شێوە ئەمە بۆ تورکیاش ڕاستە دەکرێت لە ئایندەدا ڕووداوەکان ئەوەی دەبینین چونکە هەر ڕاستی ئەگەر لە ڕووداوەکانی پێشتر ئەم پرۆسەی ئاشتیەی کە ڕاگەیەندراوە بەرامبەر بە کورد پرۆسەیەکە ئەگەر سەیری مەسەلەن باخچەلی بکەی وتەکانی باخچەلی و ئەردۆگان بکەیت سەیر دەکەی کە ئەمە پرۆسەیەکی ناچاریە پرۆسەیەکی ناچاریە ترسیان هەیە لە دوای ئێران سەرەی ئەوان بێ باشە دکتۆر بە بڕوای تۆ بەچی کۆتایی پێدێت نیزامەکە بە لاوازی ئەوەی کە ئیسرائیل و ئەمریکاژیش گرفتێکیان لەگەڵدا نییە یان نا نیزامەکە دەڕوخێ یان جوگرافیای ئێران پێمان دەڵێ ئەوە هەڵناگرێت کە وڵاتێکی یاوا فراوان لە ڕووی ڕووبەرەوە لە ڕووی ژماری دانیشتوانەوە بدرێتە دەست قەدەر بۆیە دوو سیناریۆی یەکەم ئەوەی کە باسمان کرد نیزامەکە بە لاوازی یان لە هەناوی نیزامەکەەوە خەڵکێکی دیکە دەستنیشان بکرێت من پێم وایە ئامانجی ئیسرائیل و ئەمریکا ئەوەیە کە ئەم ڕژێمە بگۆڕدرێ باس لە گۆڕینی ئەم ڕژێمە دەکەن کەواتە گۆڕینی ئەم ڕژێمە هەرێک لەم سیناریۆیانە ئەگەر جەنگەکە درێژە بچێشێ دەکرێت چونکە بۆ ئێرانیش توانای ئەوەی نییە بۆ نمونە ئەم جەنگە درێژە بچێشێ بۆ خۆ دەزانی ئێران لە قەیرانێکی ئابووری قوڵدایە خەڵکەکەی لە نەهامەتێکی زۆر گەورەی ئابووریدان داخستنی گەروی هورمز و ینی ئەمریکا و ئیسرائیلیش دەسەوسان ڕناوەسن هەموو شوێنە استراتیژیەکانی ئێران دەکەنە ئاماج ئەوەندەی کە دەتوانین بڵێن ژێرخانی ئابووری ئەم وڵاتە لەناو دەبن بۆیە ئەگەر درێژە بچێشێ دڵنیا بە لەوەی کە لە ناوخۆی ئێراندا خەڵک هەڵدەسێ و کۆتایی بەڕژێمەکە دێنن و ئەگەر گۆڕانی خێرا و ئەوەی من دەیبینم لێرەدا ئەوەی من دەیبینم بە دڵنیایەوە ئێران لەوانێت لە چەند ڕۆژێکەدا بێتە ینی زیاتر گفتوگۆ بکە و ئەگەر ئەمە نەکا بە دڵنیایەوە چونکە بۆ من ئێران دەڵێت جواب دەدەینەوە ئەمڕۆ عەلی لاریزانی کوتی ئێمە وەڵامێکی زۆر توندمان دەبێ بەڵام ترامپیش لە هەمان شێوە دەڵێ ئێم ئەگەر ئێران وەڵام بداتەوە ئێمە زۆر بەتوندی بەرپەرچی ئێران دەدەینەوە کەواتە بەتوندی ینی
زۆر شوێنیکەی ئێران دەکرێتە ئامانجکە لەکرێت لە ناوچانە بدەن کە ناوچەی سەربازیش نەبن بۆیە پێم وایە لە قازانجی هیچ لایەکیاندانیە جەنگەکە بەڵام ڕوونە گۆڕانکاری گەورە لە تەواو ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران گۆڕانکاری گەوری تێدا دەکرێت کۆتایی دێ ئەجا ئەگەر ئێران خۆ تەسلیمکە بەوەی کە سەکۆ موشکیەکان و موشکە بالستیەکان و یعنی بڵێن یۆرانیۆم ئەمانە هەموو تەسلیمکە ئەوە دەکرێت و نەوتیش بەڕاستی ئەمریکا چاوی لە نەوت و غازی ئێرانیشە ینی ئەمریکا پێچەوانەی ئیسرائیل چاوی لە نەوت و غازی ئێرانە لەبەرەوەی ئێران وڵاتێکی زۆر دەوڵەمەندە کە کۆمپانیا ئەمریکان بێن لەوە بەرێنان بکەن و نەوت و غازی ئێرانیش بەدەست بێنن وەکەوەی کە لە ڤەنزوێلادا ڕوویدا بۆیە گۆڕانکاری ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران حتمیە ئەنجا بە هەر یەکێک لەم سیناریۆیانە بێ پێم وایە ئیسرائیل و ئەمریکا دەبنە براوەی جەنگەکە. سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر ڕەبین ڕۆستەم دکتۆرا لە جوگرافیای سەربازی سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ خوێندنەوەکانت.